داهاتی نانەوتی هەرێم لە 6 مانگی ڕابردوودا زۆرتر بووە لە 15 پارێزگاکەی دیکەی عێراق، ئەوەش بەهۆی ئەوەی لە ساڵی 2016 تا ئێستا حکومەتی هەرێم لە 34 ڕێگای نوێوە باج و ڕسوماتی لەسەر هاوڵاتیان و کاسبکاران زیاد کردووە. ڕێکخراوێکی مەدەنیش کە بە دوواداچوونی بۆ داهاتە نانەوتیەکانی هەرێم و عێراق کردووە زانیاریەکان بە وردی ڕادەگەیەنێت. داهاتی نانەوتی لە نێوان حکومەتی فیدرالی لە چوارچەوەی 15 پارێزگا 2 تریلیۆن و 563 میلیارد دیناری کۆ کردوتەوە. حکومەتی هەرێمی کوردستان لە 3 پارێزگا 2 تریلیۆن و 74 میلیاری کۆ کردوتەوە. بەو پێش بێ داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕێژەکەی 181 داهاتی 15 پارێزگاکە عێراق بووە. هەروەها بەراوردی نێوان داهاتی گومرجی کراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی فیدرالی. حکومەتی فیدرالی کە مانگانە بە خەملێنراوی 120 میلیاردان دراوە لە کۆی ساڵەکە 1 تریلیۆن و 500 میلیاری کۆ کردوتەوە. حکومەتی هەرێمی کوردستان مانگانە 140 بۆ 150 میلیارد خەملێنراوە، کۆی ساڵەکە 1 تریلیۆن و 680 میلیارد بووە. لە ڕووی یاساییەوە حکومەت و هەرێمەکان مافیان نییە باج و ڕسومات زیاد بکەن، بەڵام حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئەم بابەتەشی بە دەردی بابەتە نایاسایەکانی دیکەی بردووە و بە ڕێگایەکی نەگونجاو و بەدەر لە یاسا داهات کۆ دەکاتەوە. ڕێژەی وەرگرتنی باج و ڕسومات و کرێکان لە هەرێمی کوردستان زۆر بەرزە و تەنانەت بە گوێرەی 6 مانگێکەمی ئەم ساڵ حکومەتی هەرێمی کوردستان بە قەت 181 هەرێمی بڵێ هەموو عێراق کە 15 پارێزگان ئێمە 3 پارێزگان داهاتی ناوخۆ کۆکراوەتەوە کەمە ڕێژەیەکی زۆرە بەشێکی بارگرانی بۆ سەرساری هاوڵاتیان دروست کردووە کە پێم وایە لە یاسای بودجەی بە هەموار یاسای بودجە لە 2004 دەبی ئەم بابەتش پێداچوونەوەی بۆ بکرێت لەبەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان لە 2016 تاوەکو ئێستا بە 34 زۆر باج و یعنی بڵێن داهاتی زیاد کردووە. زیادکردنی باج و ڕسومات لە کاتێکدایە حکومەتی هەرێم موچەی فەرمانبەران لە وادەی خۆی دابش ناکات و پلە بەرزکردنەوەی ئەو توێژانەشی ڕاگرتووە. هەمیشەش بیان و پاساوەکانی حکومەتی هەرێم بۆ پێنەدانی شایستەکانی موچەخۆران نەبوونی داهات بووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.